ناوم مجدة كمال محمودة خەڵکی سلێمانیم تەولید تاقم تەواو کردووە کاتی خۆی بەس قەت ئیشم تیا نەکردووە لە هینی کارەبایە لە ئەمریکا هەر لە بانقا ئیشم کردووە ئێتە کاتیشمەوە ئێرە لە حسابات بووم تا ماوەیەکی پێشووتریش مدیری حسابات بووم لە شەریکەیەک کاتی خۆی زوو باوکم مۆزەفی سەحی لە بێتەڕیە بوو دائیمەن لە ماڵەوانێ حیواناتمان هەبوو تر هەرکە لە دایک بووین لەگەڵ مەسەلەن ئاژەڵە لە ماڵەکە هەبووە و لەگەڵیانە یعنی ڕاستەوخۆ هینمان هەبووە کۆنتاکتمان هەبووە ئیتر هەر لە ئەوڵی شوانێ هەر لە مناڵیەوە حەزم لە ئاژەڵ بووە بە هەموو شێوەیەکی بە تایبەتی پشیلە چکە وەکو خۆ دەزانی کۆمەلگای ئێمە زۆر لەگەڵ بوونی سەگ لە ماڵان نییە بەڵام بۆ پشیلە تا تۆزە ینی ئەهوەن ترێکن ئیتر هەر بە مناڵیش پشیلەم هەبووە هەتا گەورەیشم دوای فترەیەک چوومە دەرەوەی وڵات لەوێش هەر عینەشت پشیلەم هەبوو هاتمەوانێ بۆ ئێرە بەڕاستی لە 2013ەوە کە ئەمبینی ئەم هەموو ئاژەڵانە بە تایبەتی سەگە بێلانەکان لە دەرەوە ئەمبینی سیارە لێیان ئەیە ینی تون و تیژێکی زۆریان بەرامبەر ئەکرا ینی بیرم ئەکردەوە باشە گوناحی ئەم ئاژەڵانە چییە بەس ئێستا سیارەیەک لی یاوە هەر لەوێ فڕێ ئێن بە ئازارەوەیە بەجددی ینی دووسێ ڕۆژی پێ ئەچوو ئەدبینی لە هەر عینین شوێن خۆیەتی لە تینوتایە لە برسێتیە و لەگەڵ ئەوەشە ئازاریدا دوای ئەوە ئینسان بیریشی لێ ئەکردەوانێ باشە ئەی ئەمانە ڕۆحنین ئەمانە ئازاریان نییە خوێنیان لێ نایەت مثلەن ئیتر یێواشەواشەوە وای لێ کردم بە یەک و دوو دەست پێ بکەم مەسەن یارمەتی ئەوانم ئەیە کە لە خۆم ئەمبینین تا دوایی ئاشنا بووم لەگەڵ مناظەمەی پاکۆ لەگەڵ ئەوانە ئیتر یێواشەواش دەستمان کرد یعنی قەرارمان ناکە وەکو خۆبەخشانە لەگەڵیانە یارمەتیان بین ئیترەوە بە خۆشببختانە من ئەم پارچە زەویم دەستکەوت یعنی کڕیم خانوویەکی بچووکم تیا دروست کرد بۆ خۆمان ئیتر ئەو کەیسانی کە ئەوان ئەیان هێنا مثلەن قۆڵ بڕینەوە بۆ قاچ بڕینەوە بوو یاخود سارە لێیان بۆ یا شتێ بوو لەبەرەوەی ئەوانیش جێگەیان نەبوو ئەوانش وەکو ئێمە یعنی هەموو خۆبەخش بووین کەسێکیش نەبوو لە پشتمان بوەستێک کە بتوانێت یارمەتیمان بات ئەو کاتە هاتین ئەیان هێنان بۆ ئێرە زۆرجار تا ئەو فترەی کە چاک ئەبوونەوە دوایی ئەمانگەڕانەوە بۆ شوێنەکانی خۆیان بەس بازێکیس هەبووە وەکو کارما قۆڵی لەبەردەم پاڵاسا سیارە لیا بۆ ئەو شەوە تا بەیانی قۆڵی ورد و خاش بوو ینی هیچ شێوەیەک نەی ئەتوانی بزۆڵێتەوە کە دوایی سەیریان کەوتیانە بێ قۆڵی ببڕێتەوە کە هێنان بۆ لای من بەڕاستی کارما یعنی بە سێ قاچەوانێ نەی ئەتوانی بگەڕێتەوە سەرجادە لەبەرەوە لە لای خۆم هێشتمەوە ئێستا کارما یەکێکە لە کۆنتترین میوانەکانمان لە ماڵەیە 2015 ئێرەمان دروست کرد لە 2016 خانووکەش تەواو بوو ئیتر لە 2007وانێ بەس تەبان پێش کەیسەکانی پاکۆ خۆشم بە شخصی کەیسم ئەدۆزیێوانێ لە ڕێگات خۆم و هاوسەرەکەم ئەمان بردن لەسەر حسابی خۆمان چاکمانەکردنەوانێ ئەمان هێنان لێرە ماوەیەک ئەمان هێشتنەوە تا چاکە بوون و دوایمان گەڕانەوە سەر شوێنەکانی خۆیان بەس بەڕەسمی کەیتر ئێمە لێرانە وەمان لێ هاو ماوەیەک زۆرمان لەلا بوو تقریبا 26 بەس بەچکەمان لەلا بوو ئەو کاتە ئیتر مەجبور خۆمان لە ناو سلێمانیەوانێ هاتین لێرە ماینەوە 2-3 ساڵ ئێمە لەم باخە ماینەوانی لەبەر خاترەوەی کە بتوانین ڕۆژانە ئاگامان لێیان بێت. کۆمەلگای ئێمە بەداخەوە هێشتا نەگەیشتونەتەوە هوشیاری کە بتوانن ئاژەڵ وەکو گیان لە بەرێک سیرکەن بە تایبەتی ئاژەڵی بێلانە بە تایبەتیش سەگ بۆ پشیلە بە هەر حاڵ تۆزە باشترێکە وەلەو ئەوانیش زۆر عەزیەت ئەکێشن و چەنەها هین مووقفمان بینیوە بەڵام بۆ سەگ چونکە سەگ عادەتی ئەوەیە زیاتر لە ئینسان نزیکەکەوێتەوانێ بە حکومەوەی کە مثلەن حەز ئەکا لەگەڵ یا هین بێت ڕەفاقەتی بکات بەس پشیلە تۆزە هینترێکە خۆی دوورترە خاتەوە ئەوان تۆزێ باشترن پارێزراوترن زۆر جار بینیومە مەسەلەن کە خواردنم بۆ داناون زۆر بە ناشرینی
لەگەڵ هەڵسو کەوتیان کردو و توانن نابێ بیان نەیتێ هەتا ماوەیە لەمە پێش یعنی تووشی مووقفێک بووین کە هەتا ئاسایشیش تەداخلی تیا کرد تا ئێستاش هیچ نەتیجەیەکم نەبینیوە بەڵام هیوادارم کە بتوانن ئەو لایەنە بەرپرسەکان بتوانن حەقی ئێمە بسەرن چکە ئێمە بەڕاستی هیچ شتێکی غەڵەتمان نەکردووە لەوەی کە زیاتر هەستمان کردو کە ئەم ئاژەڵانە پێویستیان بە یارمەتی بووە برسییان بۆ چینیان بووە ینی خوانەخواستە شتێکی خراپمان نەکردووە کە زیان بە ژینگە بگەێنێ زیان بە کۆمەڵگا بگەێنێ جگەلەوەی کە ویستمانە باشە من چکە من لە هینی خۆما ئەوە ئەزانم کە سەگێک کە برسی نەبێت لە ژیانێ ناچێت پەلاماری شتی تر بات کاتی ئەو کە برسی بوو ئەنج ئەچێت مەسەلەن پەلاماری شتێکە یات و ئەی خوارد و زۆربەی کاتێک کە من ئەم قسانم بیستۆ تاوان وتوانە قاز و مریشکیان بۆ نەهێشتوین من هەموو جارێ ئەو قسەم کردو تومە کاکیگیان ئەگەر ئەو سەگە برسی نەبێت نایەت بە دوای شتێتەوە دوای ئەوە کوردەواری خۆمان ئەڵێ ماڵی خۆت تونگ بگرە و سەگی ئاوایی بە دەست مەگرە یعنی تۆ بەرەڵات کردوون لەو طبعاً ئەوش هەستێکی یعنی غەریزەیەکی طبیعی ئەگەر بێ پەلاماری شتێک بات تۆ نابێ ئەوەی لەسەر حسابکەی خۆمە دوژمنایەتیت لەگەڵ ناکە ناتناسێ وایە نا ینی دوژمنایەت تۆ ناناسێت و دوژمنایەتت لەگەڵ ناکە بەڵام تۆ بە حەقی خۆتی ئەزانی کە عەزێتی بیت کە بە حەقی خۆت ئەزانی کە بە گولە بریناریکەی هەروە بەجێ بێڵی بە ڕۆژ یعنی چەند ڕۆژ تا ڕۆحی دەرئەچێ ینی من نازانم خی گەورە ئەم سەرزەمینەی بەس بۆ ئینسان دروست نەکردو بەڕاستی هەموومانە لە بچووکترین حەشەرەوە کە بیبینێ بە مالعلم زۆر کەسەیە لە حەشەراتیش ئەترسێ باشە هەتا گەورەترین ئاژەڵ ئێمەش خۆمان ئاژەڵین بەس ئاژەڵێکی کە ساحێبی عەقڵ و فەهمین ینی ئێمە گەر نتوانین ئەوە بەکاربێنین لە ژیانی ڕۆژانەمانە فەرقێکمان هەیە لەگەڵ وەحشێکە یعنی بەڕاستی مالئەسف یعنی زۆر لەو شتانەمان توش بووە خەڵق جنی هەتا پێیاوین سوکایەتی پێکردوین بەس من بۆ وجدانی خۆم ئەیکەم و لەخوای گەورەش بە زیاد بێ هاوسەرەکەشم زۆر لەگەڵمایە لەو مۆزوعەیە هەردووکمان عینەن بۆ چوونمان هەیە لەبەر ئەوە کە تووشی یعنی ئاستەمێکی وا ئەبین یا تووشی مشکلەیەکی وا ئەبین پشت یەکتری ئەگرین و ئەتوانین بەرەو پێشتر بڕۆین بەلەو تووشی هینمانەکە ئەوەی کە چۆنەڵێ لە پڕێکە ئەوەستیت ماوەیەک تا ئەوە هەزمەکەیت و سەر لە نوێ ئەتەوێ بیتەوە سەر ڕێگای ڕاستەکەی خۆت کە خۆت ئەزانی ڕاستە بەڵام هیچ وەخت ئەوەی شەڵقەت وامان لێ نایە کە واز لەم ئیشە بێنین چکە ئەمە شتێکە نەک بۆ ئەمڕۆمان ئێمە بەداخەوە خەڵق بەس بیری ئەم ژیانە کاتەوە ژیانێکی لە بیر نییە بێلە حلوە بێلە ئیجە بێلە هەپی ڕۆژ ناڕۆژێک حەزەکەی باران بێ حەزەکەی تۆفان بێ ئێمە ئەو ڕۆژێکی لە سەرمانە یین بۆ ئێرە خواردنیان بۆ دروست ئەەکەین بەڕاستی ئێمە خواردنی هینیان ناینێ مریشک و برنج و مثلەن سەوزەواتی خاص کە دەستمانێکەوێ بۆیان ئەهێنین هەموو ڕۆژ یعنی ئەو ڕۆژانی کە لێرین بۆیان لێ ئەێنین لە قابلمەی گەورای شەڵە دوای سەیرەکە نەیبینن هەر کەسە بەشی خۆی ئەخوات محاولاکەین سەپلمنتیان بینێ ڤیتامینات و شت تاوانمانە هەمووی لەسەر گیرفانی خۆمانە بەس ئێمە هیچ مشکلێکمان نیە لەگەڵەوەیە لەخوا بەزیابێ کەسەریش هات ڕستی شەبێ تر بەس ئەو خەڵقانەی ئێرەوە بەداخەوانێت کەمێک هەستەکەم بە شێوەیەکی زیاد لە حەد حەساسن لە بەرامبەرمانە هیوادارم ئەو حەساسێتە بڕوات چونکە پێویست ناکە ئەوان چۆن حازرن مەڕێک مانگایەک بزنێک بەخێوکەن ئێمە شەرعینە شت بۆ ئێمە هەموو ئاژەڵەکان وەکو یەکە بەس لەبەرەوەی ئەمان گۆشتەکەیان ناخورێ و شیرەکەیان ناخورێ معنای نییە ئەمان لەوان کەمتر بن و هیوادارم ینی واش ببێ کە خۆیان بێن یارمەتیمان بن ئەگەر یارمەتیشمان نێن تکایە هێنە توانج و هینمان لێ نەگرن و مەسەن یەخەمان بەرەڵاکەن کە بتوانین ئێمە زیاتر یارمەتی ئەم هێنە ئاژەڵە بێلانانە بینەوە ئینسان کە خۆی لەگەڵ خۆیان ئاشت بێت
هیچ کەسێ ناتوانێت تەسیرێک بوتم لەوانەیە بۆ فترەیەک تەسیری تێ بکات و ینی چۆنەڵێ بگەڕێنێتە دواوە پێیەک بۆ دواوە بەڵام زیاتر دوای فترەیە کە پرۆسسێکی لە مێشکی خۆتا ئەتوانی دوو پێ بڕێتەوە پێشە ئەو دنیاش هەروایە ینی ژیان دایمەن لەوەیە کە تۆ ئەبێت بجەنگی لەگەڵیا ئەتر ئەو جەنگاوە نییە تۆ تفەنگی بکەیتە قۆڵتەوەنی بڕۆی خەڵک بکوژی زۆر جار بە بەردەوامبوون لە ئیشەکەی خۆتا و گوێنەدان بە قسەی خەڵقی تۆ جەنگێکی زۆر زۆر سەرکەوتووەکەیت بۆ وشارکردنەوەی کۆمەڵگا یەکەم شت لەگەڵ کە دەستی پێکەی بە مناڵ دەست پێکرێ لە مەکتەبەکانە لە ڕەوزەکانە ئاشنایان ئەەکەی بەم کولتورەی کە ئەبێت تۆ ڕەحمت هەبێت سۆزت هەبێت بۆ هەموو ئاژەڵان نەک بەس سەگ و پشیلە و ئەم شتانە هەموو نەوە ئاژەڵی کە تۆ توانیت سۆزی ئەو مناڵە دروستکەی لە ناخیا چونکە مناڵ بەڕاستی ئەڵێن پەرتوکێکی هێنا بەتاڵە و تۆ ئەتوانی تا بنووسی بەڵام ئەوان خۆیان لە جینەکانیانە هەیە یعنی ئەتوانن فێر ببن ئەتوانن کە ینی چۆنەڵێ ئەو سۆزت بۆ خۆیان دروستکەن بەرامبەر من زۆر جار لەگەڵ کە سەیری هینەکانی پاکۆ ئەەکەم کە ئەچن یان دەستخۆشییان دێکەم سەیەکی لەو شتانی کە ئەوانی کەن زوو ئەچن بۆ ڕەوزەکان بۆ مەکتەبەکان مثلەن سیمیناریان بۆ دروست ئەەکەن مناڵەکان ئاشنا ئەەکەن مثلەن ساک پشیلە ئەبن لەوێ پیشانیان ئێڵن دەستیان لێبن بۆ ئەوەی کە ئەو ترسی کە لە دڵیانایە زاڵن بەسەریا بتوانن مثلەن سۆزە دروستکەن بۆ خۆیان یەکی لەو شتانە ئەوە بکەوتم لە بە مناڵ دەست پێکرێ وەکو ئێمە هەمومان ئەزانین لغەی یعنی زمانی ئەوان هەمووی گازە و ئەزان کە یاریان لەگەڵەکەن وازە پەلاماریان ئێن بەڕاستی ئەترسن ئەو کاردانەوەیەکی لە ڕوئەیات سەگەکە پەلاماری ئاتۆ گازی لێگرێ مەبەستی سەگەکە ئەوە نییە لەگەڵ یا شەڕی ببێ یا بێ عەزێتی بە بەس ئەو واتێ ئەگات جا ئەم دوایی دایک و باوکەکەیان ئەڵێن سەگ گازی لە مناڵەکەمان کردەوە بێ بکوشترێ کاکە وەڵای ئەوە نییە بەڵام ئەگەر ئێمە هەمومان دەنگمان ببێ بەیەک بتوانین و یعنی حکوومەتیش بتوانانی یارمەتیمان با لە مۆزوعەیە و خەڵکی زۆریش هەیە زۆر ئینسانی باشیش هەن کە باوەڕیان بە مۆزوعەیە گەر هەمومان کۆ ببینەوە لەو نقطەیە کە بتوانین مەسلەی TNR جەختی لێ بکەینەوە و دەستی پێ بکەین بە شێوەیەکی جددی تەئکیدم ئەو مۆزوعە زۆر بە ئاسانی حەل ئەبێت دنیا زۆر خۆشە بە بوونەوەرەکانیەوە پێویست ناکە کەسمان زۆر لە کەسمان بکەین و جێگەی یەکتری بگرین خی گەورەم دنیای بۆ هەمومان دروست کردو و هەمومان جێگەمان ئەبێتەوە بەس تۆزێ لە ناخمانە سۆز و بەزەییمان هەبێ ئەم ژیانە بەڕاستی ئەگەر بتەوێت بەهەش ببینی ئەم ژیانە بەهەشتە Ой,